وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەمتر لە هەفتەیەکی ماوە و بەڕای هەندێک لە چاودێرە سیاسیەکان ئەم هەڵبژاردنە سەنگی مەحەکە بۆ دیاریکردنی پێگە و هێزی کورد لە بەغداد. لەگەڵ هەموو ئەوانشدا بەشێکی هاوڵاتیان ئامادەنین لە ڕۆژی هەڵبژاردن ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و هۆکاری ئەوەش بۆ بێئومێدی ئەوان لە پارتە سیاسی کوردیەکان ئەگەڕێننەوە. بەڕاستی و بە سەراحەت پێ بڵێم لەم وەسعی کە لە کوردستانە ڕوویاوە بە هیچ جۆرێک هیچ ئینتیماک نەماوە بە حیزبە سیاسیەکانی کوردستان، هیچ کەسێ باوەڕی بە حیزب نەماوە، تاکە کەسیش لەم وەسعەیە کە من بینی بێتم بانگەشەی هەڵبژاردن هیچ کەسێکی وا نابینم کە شیاوی ئەو شوێنە بێ، باقلی من بۆیە دەنگیش نادەم. بەڵام بەشێکی تری هاوڵاتیان پێیان وایە بەشداریکردنی هەڵبژاردنەکان پێویستە و بە هەڵبژاردننی کاندیدی بەهێز فراکسیۆنەکان ئەتوانن باشتر داکۆکی لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لە پەرلەماندا. ئیتر خەڵک متمانەی ماوە بەخۆی نەک بە دەسەڵاتداران، خەڵک متمانەی بەخۆی ماوە. من داوا لێرەوە داوا لە هەموو کەسێکەکەم خەڵک بچێ بۆ دەنگان، ئەگەر نەچی بۆ دەنگان ئەوان ئەمێنەوە بە قووەتە بنسبێنە میلەت ئەوەی کە زەرەرەکەی نێمە. ئێستا من بۆ شخصی خۆم هیچم ناوێ، فەرموو من برازایەکمەیە 4 ساڵە بۆ ئەو وەکو من قوربەسەر بێ، وەکو بێ ڕۆژە ئەسکەر بێ، ڕۆژە فیلات بێ، ڕۆژە ئیشی نەبێ، ڕۆژە کەسابەتی نەبێ. ئەگەر ئەو دەنگ نابێ هیچ کەسێک ئەوە دەنگەکەی یەکەم ئەفەوتێت، دووەمیان ئەگەر تۆ خۆ بە کورد ئەزانی تۆ چۆن دەنگناوی بۆ کەسێک کە خۆت لە دڵتایە، چۆن دەنگناوی خوب تا ئێستا یەکلایی نەکرێتەوانە بۆ کەسێک کە ئەتەوێت دەنگی پێبیت و تا ئێستا چۆن سیقە بە کەسێک نییە، ئەبێ هەوڵبێ خۆت متمانە و سیقەیە بۆ کەسە دروستکەی کە دەنگی پێیت. وەڵای هەڵبژاردن ینی خەڵک دەنگ بە خۆی جەمع دەنگ بە ناوی کورد لە بەغا بەرز بێتەوە مەسەلەن باشترە، بەڵامی تە هەر کەسە ئەو ڕەغبەتی خۆی چ لیستێگەڵ ئەڵبژێرێ بۆ چێ دەنگەیە. من وەکو خۆم دەنگەیە. لە ئەنجامی چەندین قەیرانی سیاسی و ئابووری لە چەند ساڵی ڕابردوودا بەشێکی هاوڵاتیان ئاماژە بەوە ئەکەن لەگەڵ ئەوەی بێئومێدن لە پارتە سیاسیەکان، بەڵام بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا گرنگە بۆ بەدەستهێنانەوەی مافە دەستووریەکانی کورد. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.